حمد و سنا و سپاس و ستایشی بێ پایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. لە پرۆگرامی زاد بابەتی ژیاننامەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم قۆناغی یەکەم گەیشتوینەتە لاپەڕەی 61 السرايا والغزوات قبل بدر. طبعا دوای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مدینە ماوەیەک مانەوە لەوێ مزگەوتیان بنا کرد، برایەتی لە نێوانی مسلمانانە، پەیماننامە و عەهد و دستورێک ناوی بنە دستوری مەدینە. دوای ئەوە ئەمجا قواتێک تەشکیل کرا، سەرەتای قواتەکان چەند سریەیەک بوو. خوای تەعالا ئیزنی دا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یواش یواش جێش دروستکە. بەڵێ ئەوە سەرەتای جێشەکان کە پێش غەزوەی بەدر بەم سەرایانە دەستی پێ کرد. فەرموو کاک ئازاد. كان هناك جملة من السرايا والغزوات قبل بدر، وهي يكم سرية سيف البحر في السنة الأولى للهجرة، وكان على رأسها حمزة بن عبد المطلب رضي الله عنه. بەڵێ سەریەی سەیف البحر یەکەم سەریە بوو لە ساڵی یەکی کۆچی. کێ سەرپەرشتیە کرد؟ حەمزەی کوڕی عەبدولموطەلیب پیادەی ئەو سەریەی کرد. دوم سرية رابغ في سنة الأولى للهجرة، وكان على رأسها عبيدة بن الحارث بن عبد المطلب رضي الله عنه. بەڵێ سەریەی دووەم سەریەی رابغ بوو لە ساڵی یەکی کۆچی، ئەمانە هەمووی پێش بەدرە. کێ سەرپەرشتیە کرد؟ عوبەیدەی کوڕی حارثی کوڕی عەبدولموطەلیب. بەڵێ سێم تەماشاکەن، هێشتا تا سەریە یەکەمەکان هەمووی بە قیادەی قوڕەیشن و هەمووی لە بنە ماڵە هینەکانی پێغەمبەرن صلی الله، نزیکەکانی پێغەمبەری خوا صلی الله. سێم سرية الغرار، سرية الخرار. وفي في سنة الأولى للهجرة، وكان على رأسها سعد بن أبي وقاص رضي الله عنه. بەڵێ ئەوش سعد سەرپەرشتیە کرد، سەریەی خەرار. بەڵێ چوارم غزوة الأبواء أو ودان في السنة الثانية للهجرة، وقادها الرسول صلى الله عليه وسلم بنفسه، وهي أول غزوة غزاها صلى الله عليه وسلم، وكان حامل اللواء فيها حمزة بن عبد المطلب رضي الله عنه. بەڵێ ئەمە یەکەم غەزا بوو. ئەوە سەریە ئەوانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی تایە نەبووە. غەزا ئەوەیە کە پێغەمبەر خۆی تایە بووە. بەڵێ غزوة بواط في السنة الثانية للهجرة، وقادها الرسول صلى الله عليه وسلم بنفسه. بله. ششم غزوة صفوان في السنة الثانية للهجرة، وقادها الرسول صلى الله عليه وسلم بنفسه، وتسمى هذه الغزوة بدر الأولى. بله أما تقريبا في غزوة بدرية كم ما شريتي أبو كبيغمري خوا صلى الله عليه وسلم خوي سرپەرشتیە کرد. بله. أو تم غزوة ذي العشيرة في السنة الثانية للهجرة، وقادها الرسول صلى الله عليه وسلم بنفسه. دوای ئەگەر تەماشای خەریتەی غەزواتی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم، بڕۆن تەماشاکەن لە گۆگڵ بنووسن خەریتە غەزەوات النبی صلی الله عليه وسلم، بڕۆ لێیدا تەماشاکە بزانم یعنی چۆنە. ئەمە عەجایبەتی، يعني ئیسراحەتی نەبوو ئەم پیاوە. يعني ئەو 8 ساڵە على ئەساس دەستی قورەیش نەجاتی بواتە هاتە ئێرە، تەماشاکە بزانم حاڵی چۆن بووە. بەڵێ. أشتم سرية نخلة في السنة الثانية للهجرة، وكان على رأسها عبد الله بن جحش في 12 رجلا من المهاجرين. أما بيوتري سرية نخلة بيغمر خوي تاعي نبو صلى الله عليه وسلم، عبد الله كوري جحش سرپەرشتیە کرد، 12 کەس بوون لە مهاجرین. وقد قتلوا عمرو بن الحضرمي، وهو أول قتيل في الإسلام. وأسروا عثمان بن عبد الله بن المغيرة، وحكم بن
كيسان. والحكم بن كيسان. والحكم بن كيسان مولى بني المغيرة، وهما أول أسيرين في الإسلام. ئەم سەریە یەکەم سەریە بوو کە کوژراوی تیابێ، یەکێک لەوان کوژران عەمر الحەضرەمی و دوو ئەسیریش گیران. بەڵێ أهدافها ئامانجی ئەم سەریانەوە ئەم غەزەواتانە چین؟ یعنی بۆ پێغەمبەر ئەمەی کرد؟ كان لهذه السرايا والغزوات أهداف منها بەڵێ يكم الاستكشاف والتعرف على الطرق المحيطة بالمدينة والمسالك المؤدية إلى مكة. یەکەم هەدەف، یەکەم ئامانج لە ئامانجی ئەم سریە و غەزەواتانە ئەوە بوو ئەستیکشاف، یعنی بۆ کەشفکردن ڕێگاوبانەکان لە مەدینەوە بۆ مەککە، هەموو ڕێگاوبانەکان بزانرێت. ئەمە زۆر زۆر گرنگە بۆ هەر حاڵەتێکی تارە کە ڕۆدا. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ مسلمانانە شارەزاییەکی تەواویان هەبێ. ئەوانەی بەم سەریە و غەزەواتانە هەڵ ئەسان زۆربەی مهاجرین بوون، یعنی ئەوانە بوون کە شارەزاییان نەبوو دەربارەی مەدینە. بەڵێ دوم عقد المعاهدات مع القبائل التي تسكن حول هذه الطرق. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵەسا بە گرێبەست و هەوپەیمانی لەگەڵ ئەو قەبائیلانەی کە لەسەر ئەو ڕێگایانە ئەژێن، بۆ ئەوەی تەمینی هاتوچۆی مسلمانان و تجارەت تۆمانەی مسلمانان بکە و تەمینی جێیشیش بکە. و سوپایە کاچن بۆ غەزا لە هەر حاڵەتێکە حاڵەتێ بێ، یعنی المهم تۆ دەوروبەری مەدینە تەمینەکەی، ئەوە زۆر زۆر گرنگە. سيم إشعار مشركي يثرب ويهودها وإعراب البادية بقوة المسلمين. ئەمجا دەرخستنی قوت و هێزی مسلمانانە بۆ دژمنەکان، بۆ جوولەکە. ئاخر جوولەکە زۆر بەهێز بوون لە مەدینە، یعنی ئەمەندە بەهێز بوون لە کەس ناترسە. قووەتی ڕئیسی، چەکی ڕئیسی، جوبەخانەی ڕئیسی، قەڵای پتە و هەمووی لای جوولەکە بوو. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم سەریە و ئینانە بۆیان دەرەخا کە قووەتی مسلمانان لە زیادبوونەوەیە و ئیتر ئەبێ حەساب بۆ مسلمانان بکەن. و هەروەها بۆ مشریکەکانی یەثرب، چونکە بڕێ خەڵکە بوون جارێکان لە عەرەبەکان هێشتا مسلمان نەبوو بوون لەناو مەدینە. کاتی ئەم قووەتەیانە بینی کە ئیتر تەواو مسلمانان خەریکە جێشیانە بێ، خەریکە دەوڵەتیانە بێ، ئیتر بەرەبەر ئەوانە بوون بە مسلمان، حتا تیانە هەبوو کافر بوو بەس ئەبووە مسلمان نەترسە، وەکو عەبدوڵای کوڕی ئوبەی. ئەخر بەڵێ ئیتر ئەبووە منافق، یعنی کە خۆی کافرە بێتە مسلمان، منافقە لەو بەینە. بەڵێ هەروەها عەرەبەکانی دەوروبەری مەدینەیش بۆ ئەوەی بزانن کرد مەدینە قووەتێکی تری تیا دروست بۆ وەزعەکە حاڵی ببن. بەڵێ وارم إشعار قريش بالخطر على تجارتها ومصالحها. بۆی قوڕەیش هەست بکا کە چییە؟ کە ئیتر تەواو زەنگی ترسناکی لێیدا، زەنگی خەتەر لێیدا، ئیتر حاڵ و زروفەکەت نەما وەک جاران. خۆشی و ڕابواردنی قوڕیش کە ئەمن و ئەمانوانیە، فليعبدوا رب هذا البيت الذي وآمنه من خوف. نأو تێری ئەمێنێ وەکو جاران، چونکە جارت نەما نەیش ئەمن و ئەمانەکان وەکو جارانە. فريضة القتال. فرضية القتال. بله. في تلك الفترة بعد سرية عبد الله بن جحش فرض الله تعالى القتال، ونزل في ذلك قوله تعالى: وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين. سورة بقرة آية 190. دوای ئەوە ئیتر دوای سریەکەی عەبدوڵای کوڕی جەحش یەواش یەواش ئیتر خوای تەعالا ئیزنی دا بە مسلمانان بە جیهاد کردن، تا ئەو کاتەش
خوای تعالی فەرمێ كفوا أيديكم وأقيموا الصلاة دەستان بگرن و نوێش بکەن يعني دەستان ئاوا دەستەوەسان بۆستن و نوێش بکەن يعني جهاد نەبوو حتى گەلێتیشیان بکوشتایەتەوە بۆت نەوێ ڕەت بدەیتەوە وەڵام بدەیتەوە بەڵام لەو کاتەوە ئیتر خوای تعالی قیتالی لەسەر مسلمانان فەرز کرد و ئەو ئاەتە دابەزی کە خوای تعالی فەرمێ وقاتلوا في سبيل الله بجنگن لە پێناوی خوایە الذين يقاتلونكم ئەوانەی کە لەگەڵتانە ئەجەنگن ئێوەش بجەنگن لەگەڵانە ولا تعتدوا و زیادە ڕەوی مەکەن يعني كي جنگا بجنگ لەگەڵ یانە و زیادە ڕەوی مەکەن إن الله لا يحب المعتدين خوای تعالی ئەو کەسانی کە زیادە ڕەوی ئەکەن خۆشیانی ناوێ وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين.